بەناوی خوا ئێوارە و هەموو کاتێکتان باش سڵاو و ڕێزم بەتان هەیە بینەرانی خۆشەویست هیوادارم کە زستانێکی خۆش و هەموو کاتێکی خۆش بەسەر برن خوای گەورە باران و بەرەکەتی خۆی و ڕەحمەتی خۆی بارانەیە بەسەر ئێمە و ئێوەشان. زۆر جار لە ژیانی ڕۆژانەمانە هەستەکەین پڕپڕ لە وزەین زۆر باشین هیچ عیبمانی هەموو شتێک سافە هەموو شتێک پاکە هەموو شتێک بە باشیە ڕۆح لە ناکاویش هەستەکەین کە ڕێک بە پێچەوانی ئەوە و زەمانتیانە زۆر بێتاقەتین زۆر بێمەزاجین نامانە قسە لەگەڵ کەسا بکەین ئەمانە تێکەڵاوی کەس ببین. ئەمە ئەکرێت کاتێکی کەمی بێمەزاجی بێت و ئەکرێت نەخۆشیێکی مەترسیدار بێت کە پێی دەوترێت نەخۆشی دووجەمسەری. نەخۆشی دووجەمسەری نەخۆشیێکی ئێجگار بڵاوە و لە وڵاتێکی وەک ئەمریکا نزیکەی 10 ملیۆن کەس بەم نەخۆشیە دەستنیشان کراون. لە وڵاتێکی وەک بەریتانیا لە 5 کەسێکیان دەستنیشان کراوە بە نەخۆشی دووجەمسەری. ئەم نەخۆشیە هێند مەترسیدارە کە دەکرێت مرۆڤ پەک بخات و لە کار و چالاکی بخا ئەگەر بە باشی دەستنیشان نەکرێت و پسپۆڕی خۆی نەیبینێت و دەرمان و چارەسەری پێویستی بۆ وەرنەگرێت. بیرم نەچۆتەوە هەفتەی پێشوو بەڵێنم پێدان کە باس لە وشەی شەماعیە بکەین لەم بەرنامە ئینشاءالله باسیەکەین بە سوپاسێکی زۆرەوە ئەم هەفتەیەش عەزێتی بەڕێز دکتۆر هێمنمانداوە کە پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانە و بەڕێوەبەری نەخۆشخانەی سۆزی دەرونیە کە لەو نەخۆشخانەیە دوو جۆر نەخۆشی دەهێڵرێتەوە بۆی کە چارەسەری پێویست وەربگرن کە یەکەمیان نەخۆشی شیزۆفرینیا یا هەنجارەڵەن سکیزۆفرینیا و نەخۆشی دووەمیان دووجەمسەری یان بایپۆلەرە. یاخۆمە خێرەوەیتەوە. زۆر سپاس بۆ میواندارەکەتان. داوای لێبوردن لە میوانەکانی شتەکەوتیان میوانە هەبوو کە هاتوو وێرە. بەڵێ. ئەجا بە لە بەزمەکەی هەفتەی پێشەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ تۆ نیلی لەبەرای ڕەش لەبەرایە. وەڵام ئەمڕۆ نیلیە. ئەمڕۆ نیلیە ئەوەی من ڕەشە. بەڵێ. اینجا وەکو تۆ لێم یان نازام یان نە. تۆ جوانتر لە دێ. قوربانت زۆر سپاس دەکەم مەمنونم. ئەڵەم ئێوە پڕم لە تاقە و ئێحساس و ئەوانە وتم با ڕەش لەبەرکەم بۆی خۆشەویستی تۆ بۆ خۆم ڕاشێشەوە. دکتۆری برا هەندێک لە دوانەکانمان حازرە لە دەروون ناسەکانتان لە برادرانی تاقیگا و لە هەندێک لە چارەخوازەکان کە لە نەخۆشخانەی سۆزەمێنەوە پێش بڕۆین لای ئەو لێدوانانە ئەو پێشەشەی کەوتم ئەو پێناسەی کە کردم بۆ نەخۆشی دووجەمسەری ڕاست بوو لە ڕووی زانستیەوە دەستە خۆش بە پێشەکێکی جوانە و ڕاست بوو بەزەکرێت لەسەر و خاڵە دووپاتی کەمەوە کە هەمومان جاروبار لەوانەیە ئەستەکانمان بگۆڕە لە دڵخۆشی بۆ دڵتانگی یا بە پێچانەوە ئەمانەی کە ئەم حاڵەتانەیە ماوەی هەفتێ دوو هەفتە زیاتر ئەخایانە ینی ئەوە نییە بەڵام چەند سەعاتێک و مەزاجی ڕێک بێتەوە بە درێژایی مەسەلەن هەفتەیەک ئەم کەسە دڵی بەردەوام خۆشە قسە زۆرەکانی ئەو نەقساکە تۆ ناتوانین قسەکەی پێ بڕی بۆنە ئاتەن کە سوکاری لەو لە حەزەیە جۆرێک لە بێزاری ئەنگرێتەوەڵە کە ئێمەمانە قسە لەگەڵاکان ڕێگەمان نە ئەوە بە خێرای قساکە قسە زۆرەکە یاخۆ بە گەورەزانینی زۆر ینی لە حدێکا بۆنە کە لاوانەیە یەک زمان دوو زمان بزانێڵە 6 زمانە زانم یا بۆ ناڵە من تاقەیەکمەیە کە ئێوە نیتانە من ئەو توانامێکەوە تەنانەت جاری واگاتە حەدیەوەی کە هەندێک کەسمان بینیوە خۆیان وەکو بە نوێنەری خوا ئەژمارەکەنیانە ئەڵەن ئەمە پێغەمبەری خواین پەیاممان بۆ هاتووە ئەبینین هەندێک جار لە هەندێک ناوچە بۆ نەلاوانێ لە ناوچێڕانیە لە چەند شوێنێک لەم لاولا بینیومانە ینی هەندێک جار بەداخەوە خەڵک مامەڵێکی نادروستیشی لەگەڵا کردوون یاخو وەکو کەسێکی بێباوەڕ یا کەسێکی کە لە ڕێگی خوا دەرچووە ئەژماریان کردوون بەڵام ئاگادار نەبوون لەوەی کە ئەمە حاڵەتێکی دەرونیە چونکە ئەو کەسە کە ئەو حاڵەتی بووە بەدەست خۆی ینی هەستێکی واخۆ بە گەورەزانینی بۆ دروستە بێت کە لە سنووری بیرکردنەوەی ئینسانان یە لە سنووری ڕاستی و واقعیانە و کەسەکە پێویستی بۆ خەو کەمە بێتەوە ینی سێمە لە کەسێکە کە خەمۆکی هەیە کەسەکە ئەوێ بخەوێ پڕ بەدڵ حەزەکە بخەوێ بەڵام درەنگ خەوی لەیەکە خەوی قوڵ نییە خەوی بچڕ بچڕە بەڵام ئەمان بۆنە 2-3 ساعتە خەون هەستەکەن تاقەیەکی زۆریان هەیە و بەیانی کە هەڵە سن شەکەت نین ینی هەستەکەن تێرخەو بوون هەروە پارێز زۆر سەرفاکەن ینی سێرێکی هەموو کەسێک کە دەرونێکی ساخیە بە ئەو پارەی کە هەیەی حساباتی بۆ ئەکا بۆ مەسە پاشەکەوتی لێ کە حساباتی کۆمەڵشت ئەمان جۆ بۆ شتانە نیان ینی پارەی شانەی تێ بۆنە کە سوکارەڵێ ئێمە زۆر بە ناڕەحەتی کە ئەم بژێویە ئەم لانەمادیە دەستماکەوتۆکەین بە ئەو لە ماوەیەکی زۆر کەما سەرفیەکە بەڵێ هەروەها تووڕەبوون یانێ عەسەبێتیان ینی تووشی هەڵچوون و ناڕەحەتیە بن بۆیە پێش یاڵەن دووجەمسەر
جەمسەرێک کەسەکە زۆر دڵی تەنگە، جەمسەرێکەوەی زۆر دڵی خۆشە یا زۆر عەسەبی یا خۆی زۆر بە گەورە ئەزانێ، یعنی 180 دەرەجە پێچەوانێ هەر ناوەکەشی لەوە هاتووە. ئەنجا یەکێک لەو حاڵەتانەی کە ئێمە وەرێگرن لە خەستخانەی سۆس ئەم حاڵەتەیە. بەڵێ دکتۆر بۆی کە شتەکان بڵین خەڵک لێگانەوەی زۆر نادروست نەکا بۆ ئەوەی کە بەڕێزت فەرمووت. بۆ نمونە ئەوەی کە من خوێندومەتەوە نازانم لە ڕووزانستیەوە و ئیشەکەدا چەند ڕاستاڵە لە سایە 95 خەڵک پێویستیان بە 8 ساعت خەو هەیە لە ڕۆژێکە، لە سایە 5مان هەیە هەر خۆی بایۆلۆجیان وایە بە 5 ساعت خەو تێرە بن. بە زمانایەوە نی هەرچی بە 5 ساعت خەو تێر بوو دوو جەمسەرە دروستە؟ ڕاستە. ئێمە وەکو لە دەستنیشانکردنی نەخۆشیە چەند پێوەرێکە، یەکی لە پێوەرەکان ئەبێت لە هەر حاڵەتێک ئەوەندە نیشانەی هەبێ هەتاوەکو بڵێ ئەمە ئەو نەخۆشیە و ئەبێ ماوەیەکی تێپەڕانە بێت کە ئەو ماوەی بۆمان دەستنیشان کردووە و ئەبێ لانی کەم ئەو خاڵی تیابێت کە پەککەوتەی لە ڕووی کار و فرمان و کەمەڵاتی و دروست کردبێ. واتە ئەگەر کەسێک هەرێکە لەم نەخۆشیە دەرونانەی من باسەکەین بە جۆرێکی وابێت کە کاری لە ئیش و کار و لانی کۆمەڵایەتی و وەزیفەی نەکردبێ بە نەخۆشی حساب ناکە، کاتێ بێ بە نەخۆشی کە بیلفعل ئەو کەسە پەککەوتەی بۆ دروستە بێ. هەر بۆیە ئێمە هەندێک جار لە حاڵەتی ئاواتوندا یعنی بۆی مەترسی لەسەر خۆی و چواردەوری دروست نەکە، مەترسی لانی کۆمەڵاتیە دروست نەکە، داخڵ یەکەن بە خێرایی لە خەستەخانە هەتاوەکو تووشی حاڵەتێکی تونە لەبەرەوە بۆیە بە یەک نیشانە نابێ. ئێستا خۆ یەکە لە نیشانەکانی بۆنە خەمۆکی کەم خواردنە. ئەکرێت تۆ بڵێ مەسەلەن کەسێک خواردنی کەم بوو بێتە وەڵا ئەمە خەمۆکە دەکاتێک هەندێک جۆری خەمۆکیشمان هەیە پێڵەن ئەتیپیکال دیپرێشن. بەڵێ لەوانەیە خەمۆکی نانمونەیی لە باتیۆی کەم خوازیاخوا یاخود لەوانەیە کەم خواردنەکە ڕەبتی بە کەمی ئاسنەوە بێ، ڕەبتی بە بنیەتی خۆیەوە بێ، ڕەبتی بە نەخۆشی ترەوە بێ، بۆیە بەیەک نیشان ناتوانێت ئەبێ بۆنە لە هەر نەخۆشیەک لەو نیشانانی کە هەیەی ئەبێت چەند نیشانەیەکی هەسە و ئەو ماوەی دیاری کرد. بەڕێزت ماشەڵڵا و لێبێ هێمنی و ناویشت هێمنە و دکتۆری دەرونیشی تووڕە نابی؟ وڵا تووڕا بمنیشە بەرەوەڵا، بەڵام تووڕەبوونەکە هەوڵم ماوە ینی بۆ منە دان بە خۆما بگرم ئەگەر زۆر لە حاڵەتێکا جاری وای منیش ئینسانم لەوانێت دەسڵات نەبێ هەندێک جار تووڕە بەس ئەوەنی بتوانم هەوڵم کۆنتترۆلی خۆم کەم، چونکە تووڕە یەک شت هەیە ینی سێگەی ئەڵێ ساتی ئارامگرتن لە تەمەنێ پەشیمانی بە دووراخە. زۆر کەسە بووە لە قسەیەکی ڕقەوە لە تووڕەبوونێکەوە کێشەی گەوری بۆ دروست بووە. باش جا بەبەستەکە من لێرە مەرجنی هەرچی تووڕە بوو ئیتر دووجان سەر بێ نەخێر، بەڵکو کۆمەڵێک نیشانەیە کۆ بێت. کۆمەڵی نیشانە یەشێک لەوانە فەرمووت بۆ نمونە یەکەم نیشانە سەرەکیترین نیشانە لە ڕووی مەزاجەوە، ئیتر لە ڕووی مەزاجەوە یا ئەوە تا زۆر خۆی بە گەورازان و دڵی خۆشە یا زۆر عەسەبیە. تۆ بە ئەم دوو شتە لێک جیا بکەینەوە، خۆ بە گەورەزانین و دڵخۆشی. بەڵێ مەرجنی ئەوەی کە خۆی بە گەورە بزانە دڵخۆش بێ. بەڵێ ڕاستە، دروستە؟ بەڵێ. بەڵام ئەمان دڵخۆشیەکان بە جۆرێکە یعنی کەسێک کە ئاوا کەمێک لیان بڕوانێ سەرنج باتە سەر قسەکانیان سەر هەڵس و کەوتیان ئەزانێت کە دڵخۆشیەکەی لە سنوورێکی ئاساییان نییە. باشە کە دڵیان ئێسێمە بۆ نمونە کەیسمان هەبووە با بڵێن هەم حاڵەتی هەبووە باشە بۆ نەکاتێکە دکتۆرێکی بۆنە ئافرەت لەگەڵی قسەی کردووە کە کەسێک کە وەکو نەخۆشێک لەگەڵ دکتۆرێک مەسەرەن ڕێزی دکتۆرەکە ڕێزی شوێنەکە ڕێزی تەمەنەکە کۆمەڵە شدێ پێوەرە ئەزانێت چۆن ماوەڵی لەگەڵاکە، بەڵام ئەمان لەبەر ئەو دڵخۆشە زۆرە کە هەیەە هەندێک جار ئەو بە ئاگەیان نامێنە لە باتیەوەی کە جوای پرسیارەکانی باتەوە قسەی کردووە لەسەر جلوبەرگی لەسەر قاچ و دەستی لەسەر بۆنە جوانیەکەی لەسەر کۆمەڵە شت یا هەندی هەڵسوکەوتی کردووە کە کەسێک کە وەزعی ئاسایی بە نیکە. باش من وا تارەتێک گەیشتم کە دوو جەمسەری تا ڕادێک بە پێچەوانەی خەمۆکیەوەیە لە خەمۆشیا کەسەکە زۆر خەمبارە بێ زۆر بێتاقەت ئەبێ زۆر هەندێک جاریش زۆر خۆی بە کەم ئەزانێت کە ئەوە وەکو دکتۆری دەرونیەوەتان یەکێک لە نیشانەکانی ئەوەیە. باش لە کاتێکە لە دوو جەمسەریە کەسەکە خۆی زۆر بە گەورە ئەزانێ و زیاد لە پێویست دڵخۆشە بێ و زیاتیش لە پێویست خۆی بە بەشتەزانێ. دروستە تا ئێرە؟ ڕاستە تا باشە پێچوانەی خەمۆکیەکە بە پێچوانەی خەمۆکیەوە، بەڵام دوو جەمسەرێکە لە ناکاو زۆ دڵخۆشن و زۆ لەسەرەوە لە ناکاو زۆ دڵ ناخۆشن و زۆ لە خوارەوە. خۆی لە ناکاوەکە ئەوە نیە بڵم لە زمانی چەند ڕۆژێکە لە ساڵێکە چوار نەوبەی بووە هەر چواری بە دڵخۆشێکە جاریوا دەم نەوبەی بووە هەمووی بە خەمۆکی یەک جەلسی یەک نەوبەی بووە بە چنێکە مێنێتەوە تایە بەپی حاڵەتەکەی بۆ نەخەمۆکی ئێمە کە دەستنیشانێکی نەبێت کە سەکەلانی کەم دوو هەفتە
لەو حاڵەتە خو زیاتر لەو حاڵەتە بێ نەوبەی خەمۆکیەکە نەوبەی دڵخۆشیەکە لە ڕادە بە دەرانی لە هەفتەیەک زیاتر بە بەڵام وەکو ئەگەر کەسەکە چارەسەر وەرگێوانی کە لە ژێر چارەسەران عادەتەن زۆر ناخوێنێ زۆر پێوەی پیان و نامێنێتەوە بەڵام ئەژگونجێ لە ساڵێکە مەسەن چەند کەسێک چەند جارێک نەوبەی بۆ بێ ئەم کەسانێک ئەم حاڵەتیانە نەوبەی دڵخۆشی و خۆ بە گەورەزانین و تووڕەبوون شتەکان زیاترەوەی کە ئاسما کردو لە وەرزی بەهارە لە وەرزی بەهارە هەندێک جار لە پاییزە بەڵام زیاتر لە وەرزی بەهارە سێرێکی کەسوکاری خۆشیان ئەو هەستیان لا دروست بڵێن ئێمە چەند ساڵە بینین کە لەم کاتە زیاترە ئەگونجێ هۆکاری کەشە بێت دەرمان بە باشی نەخوا پێش دەرمانەکە دکتۆر ئەم بایپۆلەر ئەوەیە کە لە ناو خەڵکە زۆر پێڵم فڵان کەس مەزاجیە لە ناکاو ئەوە نییە شتیشی ترە ئەوە نییە چونکە ئێمە جۆرێک لە کەسێتیشمانەیە پێڵەن کەسێتی سنووری مەزاجی لە زمانی سعاتە ئاگۆڕێ یعنی بۆنوەنە لە سعاتێک ئاگونجە زۆر زۆر دڵی خۆشە و پێیەکەنێ و کەیفی هەیە و ئەها پارە خەرجەکە و لە دوای سعات ئێستێرێکی زۆر بێتاقەتە ناڕەحەتە بۆیە هەنێک جارە گەوریان نەبین لەوانەیە و حاڵەتەمان لێ تێکچە لەگەڵ دوو جەمسەریە دوو جەمسەری ماوەیەکی زۆر بەو حاڵەتەوە مێنێتەوە تر یا خەمۆکیەکەیە یا حاڵەتەکەی ترە ئەنجا یەکێ لە کێشەکانی تر بەتابەت لە ڕەگەزی ئافرەتانی هەندێک جار تووشی استیقلالکردنە بن چونکە ئەم حاڵەتە تامان کەسێکە زۆر زۆر دڵی خۆش بێ مەزاجی هەبێ و قسە زۆر بکە ئەمانە تێڕوانینی بۆ شتەکان واقعی نەبێ یەکێ لە نیشانەکانی ترەوەی حەزی جنسیان زۆر زیاکە بۆیە زۆر جار لەو کاتە سێرەکی تەحەڕوشەکان یا مەسەڵەن تووشی استیقلالە بن حاڵەتی لەو شێوەشمان بوو ینی بۆی یا بۆی بیپارێزنەوەی کە تووشی ئەوە نەبێ یا هەبووە دووچاری ئەوە بووە ینی بۆی زوو چارەسەر کرێت و جارێکە و شتی بەسەرانەیە یەکێکەش لە نیشانەکانی ئەوەیە بۆیە هەندێک جار بەڕاستی کە سوکار یەکێک لە گرفتەکانە لەگەڵم کەسانە ئەوەیە بەڵام مانە ئەوەیە هەر ئافرەتێک کە هەست و حەزی بۆ ئەو کارە زۆر بێ دوو جەمسەرە نەخێر دکتۆر هەڵگورد خۆی لە نەخۆشیە ئیسەبوونەکە باسی ئەم نەخۆشە دوو جەمسەریەکەین هەموو سنوورەکان لە سنووری ئاسایی تێپەڕیوە بۆ نمونە بەس کەسێکە حەزێکی لەو شێوەی هەیە بەرامبەر کەسێکە کە بۆن منە مەحرەمی خۆیەتی باشە بۆن تەنها مەحرەمی خۆیەتی حسابی نەکە بۆنە کەسەکە ماڵ و مناڵی هەیە حسابی کات و سات و کۆمەڵە شتەکە بە زەمانە شتان نازانە کەسەکە ناسراوە ناسراوە محرەم نییە یعنی گوێ پێ نات بۆیە چەندین کەس زەب هەبووە ینی بجارە بە دووشە و ناتۆتە ماڵەوە سەریکە چەندین جار استیقلال کراوە باش جالەبەرەوەی کە فەرمووت لە ئافرەتە ئەم نیشانە دەرەکەوێت ئەم نەخۆشیە ڕێژەی دەستنیشانکردنەکەی لە پیاوان و ئافرەتا جیاوازی هەیە یەکسانن یعنی پیاوی شک و ژنان ئافرەت بەڵێ بە یەکسانی تووشە بن بەڵێ باشجا لەو حاڵەتانی کە پێویست بەمانەوەکە لە نەخۆشخانەیەکە لە پارێزگای بەغداد پێوترێ نەخۆشخانەی ڕەشاد بەڵام لە ناو ئێمەیە بە شەماعیە ناسراوە نەخۆشخانەی ڕەشاد واتە نەخۆشخانەی ڕەوانی یعنی ڕەوانی دەرونی ئەوەی کە دەروونت ڕەوان بێت دەروونت ئارام بێ باش بێت ناوەکەی تاکو ئێستا دیارە ناوی وشەی شەماعیە لە چێوە هاتۆ بەڵام من کاک دڵشاد یاسین کە بەڕێوەبەری کارگەری نەخۆشخانەی سۆزی دەرونی و هەفتەی پێشوو لە خزمەتیا بووین باسی لەو کرد کە بە مناڵی لە ناو مجللەکانە خوێنێتەوە کە دەڵێت یەکێک لە لێگانەوەکان ئەوەیە کە کاتی خۆی ئەم نەخۆشخانە دروست کراوە لە دەرەوەی شاری بەغداد بووە لە نزیکی شەمعەی مائی بووە وەک ئەزانن کە شەمعەمان هەیە و شوێنەی کە ئاوەکەنە ناو تەنکەرە گەورەکانەوە پێوترێ شەمعەی مائی جا لەگەڵ تێپەڕبوونی کاتە و توانە نەخۆشخانەکە لەکوێیە بالقرب من الشەمع المائیە وەکو خۆتان نەزان لە کوردستان و عێراقاڵە لە نزیک فڵان شوێن لەو لای فڵان شوێنەوە وا پێ ئەچێت هێواش هێواش ئەم وشەیە لە شەمعەی مائیەوە کورتکرابێتەوە بۆ شەماعیە لەبەرەوە پیاون تۆ نەخۆشخانەی شەماعیە یان شەماعیەکە واتە خۆی لەوە هاتۆ کە نزیک بۆ لە شەمعەی مائیەوە من کە سەرچیشم کرد بۆ وشەی شەماعیە لە تونس شارەکەی ناوی شەماعیەیە بەڵام ئەو شارە بۆیە وایناوە لەبەرەوەی کە کاری مۆمکردن و مۆمسازی تێیدا زۆر بوو کە شەمعەیە شەمعواتە مۆم لە زمانی عەرەبیە نەخۆشخانەی سۆز جگە لە پزیشکان و خۆتان نەزان و هەموو نەخۆشخانەیەکتر کۆمەڵێک کارمەندی ماندوو نەناسمانێ لە شیان ساغ بێ کاکزانە کە لە هەفتەی پێشووەوە لێدوانەکەی ئامادەیەکێکە لەو بەرزانی کە وەک دەرو ناس کارەکە لەم نەخۆشخانەیە برادران ئەگەر لێدوانەکەی کاکزانە ئامادەیە
با بچینە خزمەت کاکزانە باسێک لە کارەکانیان بکە وەک دەروونناسان و چارەسەرکارانی دەرونی لەو نەخۆشخانەیە ئینەوە خزمەتتان لەگەڵ دکتۆرە باسی ئەم حاڵەتە زیاتر ئەەکەین و بەڕاستی لە هەفتەی پێشەوە بابەتێک پرسیارە لەلام مەسلەی جنۆکەیە یان نەخۆشیە شیزۆفرینیایە یان دووجەمسەریە یان نەخۆشی ترە چکە بەڕاستی ئەمە وەڵامی و پرسەرەوەرگن کەمێکیش باسی بابەتی شێخی ڕاستی و بەناو شێخەکانی شەکەین لە بابەتەیە لەگەڵ مامن. نەخۆشخانەی سۆزی دەرونی کە ماوەی نزیکی 15 ساڵ زیاتر ئەم نەخۆشخانەیە کراوەتەوە و چارەخوازان ماوەرگرتووە. دوو جۆر نەخۆشی دەرونی لای ئێمە وەرەگیرێ یەک لەوانە نەخۆشی سکیزۆفرینیایە و هەروەها نەخۆشی با بڵێن مودی سۆردەریان ئەوانەی کە تێکچوونی مەزاجیان هەیە. ئەو نەخۆشانی کێنە لای ئێمە بە چەند فلتەرێک هاتێپەڕێ یعنی نەخۆش کاتێک کە داخڵ ئەکرێت لە لای ئێمە ئەو نەخۆشە نییە کە ڕاستەوخۆ لە ماڵەوە کێشەیەکی دەرونی هەبێ و لە لای ئێمە داخڵ بکرێ و ئێمە دانیشین دەستکەین بە پرۆسی چارەسەرکردن بۆی لێرە بەڵکو ئەو نەخۆشانەکە لای ئێمە نەخۆشی کرۆنیکن یان با بڵین درێژخایەنن ئێمە لەبەڕووی لە چۆن با بڵین شەکرەمان هەیە درێژخایەنە یان پستانی خوێنمان هەیە درێژخایەنە بە هەمان شێوە نەخۆشی دەرونیشمان هەیە کە ئەبێ بە حاڵەتی درێژخایەن یان با بڵین بە کرۆنیک نەخۆشەکانی ئێمە کرۆنیکن ئەوانی کە لێرە داخڵەکرن پێویستیان بەچیە پێویستیان بۆیە کە پرۆسەی چارەسەرکردنی دەرمانیان بە بەردەوام بۆ بەکاربهێنرێت ئەگەر مانگێک یاخود چەند ڕۆژێک چەند هەفتەیەک لە پرۆسی چارەسەرکردنی ئەیلازدا ببڕێن ڕەنگە نەخۆشیەکەیان زۆر خراپ دووبارە ببێت و یان سەر هەڵباتەوە بۆیە ڕۆڵی ئێمە لێرەیە زیاتر ناتوانین ئێمە بڵێن لێرە ئەتوانین چارەسەری دەرونی وەکو جەلسات یان وەکو با بڵێن سایکۆسێراپی جلسەی دەرونی بۆ نەخۆشەکان بکەین لەبەرەوەی زۆربەی نەخۆشەکانی ئێمە وەعیان نییە زۆربەی نەخۆشەکانی ئێمە ئاگاییان نییە و زۆربەی نەخۆشەکانی ئێمە کە لێرەن حەزی چاکبوونەوەیان نییە یان خۆیان بە نەخۆشی دەرونی نازانن پرۆسی چارەسەرکردنی حتا دەرمانیش ڕەتەکەنەوە نەک پرۆسی چارەسەرکردنی قسەکردن و دانیشتن لەگەڵیانە و چارەسەری دەرونی بۆیە ئەکرێ ئێمە بڵین زیاتر لێرە وەکو تەواوکەری کاری پزیشکەکان و هەروەها چاودێریکردنی نەخۆشەکان بە شێوەیەکی گشتی بۆ بەکارهێنانی دەرمان و چاودێریکردنی نەخۆشەکان بۆ مانەوەیان لێرە و هەروەها قسەکردن لەگەڵ کەسوکاریان بۆ چۆنەتی مامەڵەکردنیان لە ڕووی دەرونیەوە تا چەند بە دروستی مامەڵە لەگەڵ ئەو کەیسانیان بکەن کاتێک کە ئەڕۆنەوە ماڵەوە کاتێک کە کەیسەکان لە ماڵەوەیە چۆن لەگەڵیانە چارەسەری پێویست وەربگرێت لە ماڵەوە بۆیە نەخۆشی ئێمە بەگشتی وەکو کاری خۆمان لێرە ناتوانین وەکو جەلسات یان وەکو دانیشتنی دەرونی لەگەڵیان بکەین زیاتر وەکو چاودێریکردن بەڵام هەندێک نەخۆشمان هەیە کە ئاگایی هەیە من وەکو خۆم وەکو شخصی خۆم لەگەڵ یا ڕۆژانە دانیشتم هەبوو لەگەڵیا و توانیمە چارەسەری دەرونیان عیلاجی دەرونی بۆ بەکار بهێنم و دەرئەنجامێکی زۆر باشیشی هەبووە حتا لە دەمی کە نەخۆشەکە خۆیەوە و هەروەها وەکو ئەوەی کە تێبینیمان کردبێت. دەست خۆش کاکزانە و هەموو برایان و خوشکانی تر هاتینۆ خزمەتان لەگەڵ جەناوی دکتۆرە بەڕاستی لە بابەتی جنۆکەوە دەست پێەکەین چکە لە هەفتەی پێشوا تێگەیشتم هەندێک نەخۆشی دەرونی هەیە کە وەکو جنۆکە ئاناسرێ بەڵام بە قسەیەمان جنۆکەیە پێشەوەی باسی جنۆکە بکەین من ئەوە بە خزمەت خۆت گەشتومەت ناسم دکتۆر جعفەرە ناسم دکتۆر ڕەبوارە ناسم دکتۆر دانیێڵە ناسم دکتۆر نەشمینە ناسم تقریبا زۆربەی زۆرتانە ناسمانی کە لە سلێمانی کارەکەن بەڵام ئەم پرسیارەت وەکو هەڵگورد لێ ناکەم وەک پێشکەشکارێک کە لە باتی خەڵک لێرە دانیشتوم زۆر باش باوەڕتان بەخوا هەیە بەڵێ بە جنۆکە بەڵێ باش ئەوەی کە لە دین بێت ئێمە باوەڕمان پێی هەیە بەڵام دواتر هەندێک ڕوونکردنەوەیان لەوەی کە تێکەڵیەک هەیە لە بینی مەسلەی جنۆکە و لە بینی مەسلەی زانستە ئەمێ ئەو ڕوونکەمەوە ڕاستی من لە ڕوو دینەکە و باسی ناکەم چونکە اختصاصی من نییە بێگومان و ئەگەر قسەی تیا بکەم لەوانێ بکەمە هەڵەوە بەڵام لە ڕووی زانستیەکەوە ئەو حاڵەتانەی کە خەڵک
پەنای بۆ بن و بە باستی جنۆکەی شبهێنن لەوەیە کە زانیاریان نییە لەسەر شتە خۆتە زانی لە جیلەکانی پێشووترا کە بۆنە ئەشیع نەبووە سۆنەر نەبووە فەحوساتی خوێن نەبووە کۆمەڵە شت نەبووە خەڵک لێکدانەوەیان بۆ نەخۆشیەکانی تر جەستەیی بێ دەرونی بێ کردووە بە حاڵەتی تر و تەنان لە چارەسەریەکانە چارەسەری لەوانەیە بۆنە زۆر جار خەڵەتیان بەکارهێنابێت بۆنە کەسێکە مار پێویاوە ئاوی تووتنیان ناوبێ مەسەلەن کەسێ سکیە شاوە بۆنە هەناریان برژان و کردوانتە سەر سکی یا تەنان لە ئێستەشە مناڵی غازاتی هەیە کە شتێکی سروشتیە باژەڵی بۆکەن و بە گوێزان سکی برینارەکەن مەبەستم لە چیانی ئەگەر کەسێک زانیاری لە شتێک نەبێ خۆی ئەمە سروشتی ئینسانە خۆی لێکدانەوەی بۆکە یەکێک لەو لێکدانەوانی کە وەختی خۆی هەر لە ئەوروپاشا بووە پێش تقریبا 150 ساڵ لەوێش ئەم شتانە هەبووە تەنها جارە کاسی سەری ئینسانە کون کردووە بۆی جنۆکە لێ بچێتە دەرەوە ئەوان زوو ئەو شتانیان تێپەڕانەوە بەڵام خۆمان هێشتا هەر لەو مەرحەلەیان کە هەموو نەخۆشیەکان تەنها ئەگەر تۆ کەسێک بەری ڕێخۆڵە کوێرەی بێ نەخۆشیەکی دیاریکراوی جەستەیی بێ بیبە بۆ لای فڵانە کەس پێتەڵێ ئەمە جنۆکەیە پێتەڵێ سەحرە تەنها تیاتی کەسەکە خۆشی ئەڵێ من خۆم ئەزام گرفتەکەی خۆم چییە پێم حەل ناکرد یان ڕووم نایە باسیکەم یا ئەگەر باسیکەم گرفتم بە دووسەبە ئەوان هەر ئەڵەنە ئیلا بیلا ئەوەیە یەکێک لەو حاڵەتانە کە زۆر ئەشبهێنرێ بە حاڵەتی جنۆکە پێڵەن سایکۆسس سایکۆسس ئەوەیە کەسەکە بە ئاگایی خۆی لەدەستات و ڕابێ ش دێتە بەرچاوی سەوت دێتە گوێ ئەمانە لە زۆر حاڵەتا ڕوەیە جارێ لە حاڵەتی شیزۆفرنیا ڕوەیە جارێوە لە حاڵەتی دەرمانە ئێتر دەرمانی بێهۆشبەر بێ مەسەلەن مەشروب بێ جاریواش لە مەرحەلەیەک ئاگاتە ئەوەی کە کەسەکە تووشی زوهان بێ ئەم حاڵەتە ئەوان بەوە وەسفیەکەن بەڵام حاڵەتەکان یەکلایی بووەتەوە کە ئەمانە لێکدانەوەیکی زانستی هەیە و چارەسەرەکەشی یەکلایی بووەتەوە و نەتیجەشی هەیە وەکو لە بەرنامەکەی پێشووتم ئەو حاڵەتانەی کە ئەوان بەوە دەستنیشانای کردووە کە ئێمە ڕۆژانە ئەم شتانە ئەبینین و چارەسەریەکەین و نەتیجەکەی لە زمانی چەند ڕۆژێ چەند هەفتەیەکە ئەبینین پرسیارەکە لێرە ئامەیە بۆن مەسەلاوانی کەسێک پرسیاری بکە بڵێ گەر فعلەن ئەم شتە جنۆکە نییە ئەو کەسە بۆ کە قسەی لەگەڵ ئەکا دەنگی ئەگۆڕێ و جوابی پرسیارەکانی ئاەتەوە نەرم نیۆڕێ بەڕاستی کە بۆ ئامادەکردمەوە بەرنامەی سەری ڤیددیوەکمە کرد لێ پرسیاڵێ تۆ جنۆکەی ئەڵێ بەڵێ ئەڵێ خەڵکی شوێڵێ خەڵکی عێراقم چەند ساڵە تەمەنە ئەوەنم تەمەنە من جنۆکەی ژنم هاتوومەتە لەشی ئەم پیاوەوە بۆیەوەم کردو بۆی کە ژن نەهێنێ ئەم پیاوە یعنی ئەمانە هیچی ڕاستی نیە و تەنها شتەک لە نامێشی کەسەکە خۆیان دروستە بێ هیچی ڕاستی نیە ئەمە وەکو دکتۆر یانی ئەو شتانە ئەزان لێکدانەوەکی چێ و حەزەکەم هەر باس فەرموو باسی بکە بۆی خەڵک بزانێت ئەمە یەکێک لەو حاڵەتانە جگە لە زوهان کە باسمان کرد زوهان ینی چی بە کوردی زوهان بە کوردی پەتی نازانم بەڵام شێواویەک کە لە ڕووی دەرونیەوە کەسەکە بە تەواوەتی ینی وەزعی ئەشێوێ گوێ لە سەوتە بێ شت دێتە بەرچاوی قسەی تێکەڵ و پێکەڵاکە گومانی ئەبێ تووڕە ئەبێ ئاگای لە خۆی نابێ ئەمە پێڵەن زوهان یەکێک لە حاڵەتەکانی کە دکتۆر گورد هەفتی پێشوو ئاماژەم پێڵەن کۆنڤێرشن دیسۆردەر هەندێک ئینسان لە ئەنجامی پانخواردنەوەی ئەو ناڕەحەتی و خەم و خەفەت و کێشانەی هەیەی و دەری نەبڕیەوە چارەسەری بۆ نەکراوە و ناتوانێت چارەسەریکە لە شێوەی جەستەیی دەرەکەوێت لە گۆڕانی دەنگی بێ لە قسەکردنێکی جیاواز بێ لە هەڵسوکەوتێکی جیاواز بێ یەکێک لەو خاڵانەی کە ئێمە هەندێکجار لە خەستەخانە بەکارێنین ئەوەیە کە ئەم کەسانە بە ئینگلیزی پێڵەن ئاسان مانیپولیشنە بن یعنی مانیپولیشن چۆن بۆن منە ئێمە کەیسمان بینیوە کە وتێتی وەڵام من لایەکم ئیش ناکە باشە دەستی ماخسۆتە سەر قاچی دەستەکەی کە مەخسۆژە قاچەکەی کێ ئەڵێن باشە ئەو قاچت بەرزکەرەوە باشە ئەمە وا دەرەکەوێت کە قاچی بەهێزە بەڵام بە قاچەکەی کێ مەسا زەخت لەم دەساکە ینی بە هەندێک فەحسی سەریری هەیە بۆمان دەرەکەوێت کە ئەم کەسە لە ڕاستیە ئەم کێشەی نییە یا جاری وهەیە بەس وەکو پێشنیارێک کە خۆی لە خودی زانستان نییە بەس بۆی حاڵەتەکەی باش ببوون ئەڵێن ئەو کەسانی کەوایە لێ بۆنە قسە ناکە مایە قسە ناکە ئەڵێن ئەوانەی کە تووشم حاڵەتە بوون ئەگەر هەوڵ بن یەکەم پیت ئاسان کێتە سەر زمانە پیتی بێ تەسەورێکێنی کێسی وا هەبووە بە ما قسەی نەکردو من هەرم شتم پێوتە کە هەش لە زانستیشان نییە هەرۆکو پێشنیارە بەس بۆی هین بێت هەوڵ بم قسە لەگەڵاکەم
وتێتی بێ وتمە دوای ئەوە ئەم پیتێ ئەو پیتێ چەند پیتێک وردە کەوتوتە قسە ئەم شتانە کە باس دەکرێت من یەکێ لە نیشانەکانی کە باسم کرد گۆڕانی تۆنی دەنگەکە شتەکە بایۆلۆجیە لە جسمە بەڵام تۆ ناکرێت ینی بە هەموو کەسێک ینی بۆنە ئەم تەحلیلە زانستی بۆ بکەیت چونکە تۆ خۆتە زانی ئەبێت لە هەموو شتێکە باگراوندێکە هەبە شتێکی بنچینەیە هەبێ ئەنجا بە تاواتێت توانانی زۆر لێکدانەوەی بۆ بکەیت بەڵام هەموو ئەو حاڵەتانە کە ئێمە کەیبینێ من چەندی حاڵەدان جارەوە لە بینی دکتۆرە دەرونیەکان کە خۆمانەوە بینیمانە حاڵەتەکە هەستمان پێ کردووە وە گوتم ڕۆژانە و حاڵەتە کام دکتۆری ئەڵی دەرونیە ڕۆژانە و حاڵتانە بینێ هەیە لە زمانی هەر و ڕۆژە کە سەری لێ هەیە لە زمانی چەند ڕۆژێکە حاڵەتەکەشی باشە بێتەوە ئێخۆ باشە ئەگەر ئەمە پەیوەندی بە دەرونیەوە نەبێ ئێمە چۆن نەتوانێت ئێمە ئەو شتەمان نییە کە دوور بێ وەکو کەسە فری و بینە بۆ نەبەز لەبەری بێ بۆ لای ئێمە بڵێن وەڵام حاڵەتە لای ئێمە چاکە بێت و یا ئەوەیە یا مجاملەی لەگەڵاکەین یعنی منیسە کەسە خۆی بێتە لام ئەگەر حاڵەتەکەی نەزانم چییە پێڵە مەڵم نازانم یا ڕەبتی بە منەوە چ بڵای فڵانە دکتۆر ئەمە ئەوانەمان نییە ینی بەڵام ئەم حاڵەتانە ئەبینە ڕۆژانە بە چارەسەری شەکرە ئەنج وەک وتم ینی تۆ بینیت یەکێک لەوانەی کە خۆیان ئەمە ئەکەن ئەم کاراکەن ئایا خۆیان جنۆکە بچێتە لە شیاوان ئایا ئەمانە هەڵبژێردراون لەلایەن خواوە ینی کە ئەمان بە دوور بنەوە و هەر تووشی خەڵکی کەم درامەت و فەقیر و ئەوانە بێ خۆ من لە بەرنامەیە پێشوشاوتم ینی ئەو تا ئەو ڕادەیە کەسەکە ئیستیغلال نەکرێ عەزێتی نەدرێ شتێکی بەرامبەر نەکرێ کە دواتر ببێ بە زەبرێکی دەرونی و کارە ناڕەحەتێکە لەسەر قورسەکە کێشەمان نییە لەگەڵی هەیە چێ بەلای فڵانە کەس قسەی بووەکە هەیە چێ بەلای فلانە مەڵە نەسیحەتێکە پێمان خۆشە کێشەمان نییە بەڵام چارەسەرەکەشی لەگەڵا وەرگرت هەروابزان بەشێکیش لە چارەسەرەکانی وەکو دکتۆر کە ئاماژەی پێدەن ئەوانەی کە بۆ خۆیان بەڕووباڕی دینیان هەیە بۆ نمونە جۆگرتن لە قورئان نوێژکردن زیکردکردن وازمە خۆتان وەکو بەشێک لە چارەسەر بەکارێ هێنن بەڵێ من تاوان بەپی جۆری کەسەکان هەموو کەسەکە ینی کەسێک کە بۆنە زۆر کەسێکی متەدەین و باوەڕ بەخوا دامەزراوە من یەکێک لەو ڕێنمانی کە پێڵم ئەڵم لە ڕووی ذکرەکانەوە لە ڕووی لایەنی ڕۆحانیەوە گرنگی زیاتر پێ بە چونکە زانم استفادی لێکە وازانم پێی مرتاحە وەزانم بێتاقەتی و قەلەقێکی کەمترە کاتەوە بەڵام ناکرێت بۆ نە کەس هەیە کە هیچ باوەڕی مەسەلەن بەو لایەنانە نیە ناتوانێت تۆ پێ بڵێ ئەیلا ئەوە بکە وەکو چۆن گرنگیان بەلانی وەرزش بەلایانی کۆمەڵشتی تەرفیهی تر چوونە دەرەوە جەوگۆڕین قسەکردن بۆ کەسی نزیک یەکێ لەو شتانەش ئەوەیە جا لە ڕووی ئەمانەتەوە حەزەکەم ئەوەتان ئەرز بکەم هەفتەی پێشوو لە خزمەت شێخێکا بووم هیچێکە لەو بەڕێزانەی کە لەگەڵ دکتۆرێمی شاڕۆینەوە ئینشەڵڵا گەوهار بۆی لە پێشەوە شێخی ڕاستی ببینی ئەو هەفتەی پێشوو نسیب نەبوو دکتۆر هێمن بێژنا قرار بوو بەیەکەوە بچینە خزمەتی یەکێک لەو بەڕێزانەی کە تەمەن لەبەر خۆی حەز ناکە ناوی بێنم ناوی ناهێنم لەو بەڕێزانەی کە ئەوەندە ئینسانی ئەژی باوەڕ کە دکتۆر هێمن گڵۆپی ماڵەکەی کلین ئینەرجیە تاقە شەمسی بەکارەهێنێ شێخا کێشەمان تەکێشی هەیە و خەڵکیشە چێتە خزمەتی و زیکریش ئەکەن و هەتا بۆی بکرێت مۆلیدەش بەکار ناهێنێت نە مۆلیدەی ماڵان نە مۆلیدەی تەکێکە تاقە شەمسی داناوە لە سەربان بۆی کە گڵۆپی ماڵەکەشی بە تاقە شەمسی کار بکەوە گڵۆپەکانی تەکێکەش و بلازکتۆرەکانیشی هەر بە تاقە شەمسی ئیشەکە ئێستا خۆی زانێت کە باسیەوە بەڵە خۆی زۆر باشە زانێ هەڵبەت احترامم هەیە لە خزمەت جەنابە ڕێز و سڵامێ لە باتی جەنابی دکتۆر هێمنیش یەک شتیشتان بە ئامانەت بۆ ئەجێڕمەوە ئێستا لەموو کاتێک خۆشتر بێت شەب حەمەی شێعولکەریمی کەس نەزانی کە لەوانەیە لە ڕووی بیر و باوەڕ و ئەوانەوە جیاوازێکی زۆر مهمە بەڵام وەکو ئەمانەتی جێڕمەوە یەکێک لەو کەسانی کە لە خزمەتەوە کاری کردو باسی ئەوی کە لە ساڵی 1995 نزیکەی 600 چارەخوازی دەرونی لە نەخۆشخانەی ڕەشاد کە پێڵەن شەماعیەکەی بەغا ئیزندرابوون بۆ ماڵەوە نازانم ئەوە بیستۆیان نە ئەڵێن ئەمە وەکو ئەمانەتی جێڕمەوە دووبارە کە بەردرابوونە ناو بازار با بڵێن کاتێک ئەو کەسێک ئەی بیستێت ئەچێتە خزمەت شێخ محەممەد عەرزێکات کە حاڵ و مەسەلەی چاوە زۆر بێتاقەتی ئەو مەسەلەیەم ئەفەرمێ ژماری بەڕێوەبەری نەخۆشخانەکەم بۆ پەیدا بکەن کە ژمارەکە پەیداکەن کێشەکە چێ کێشەکەوەیە کە ئەڵێ لەبەر حیسار و لەبەر نەبوونی زۆر ناتوانین ئەم چارەخوازانە بژێنین لە ناو نەخۆشخانەکە لەبەرەوە ناچار ناتوانین ڕێگان لێ بگرین بۆی لە برسان ئەمرن ئەو کاتە ئەو خۆی ئەچێتە ژێربارەوەی کە ڕۆژانە 3 ژەم خواردن ئەنێرێت بۆ ئەو چارەخوازانی کە لەوێن بەپێی ئەوەی کە من بیستم و دڵنیاشم لە ڕاستی بابەتەکە
هەتاوەکو ساڵی 1970 ئەم کارە بەردەوام بۆ 3 ساڵ. ئەمە کاری هەندێک لەو شێخانەیە کە شێخی ڕاستین و من خۆشم لە خزمەت ئەو بەڕێزایە کە بووم هەفتەی پێشوو بەدایان جار خەڵک هاتووە کە حاڵەتی ترێ بۆ توێتیەوە کاری من نییە کاری دکتۆرە بڕۆ بۆ لای دکتۆر، بەڵام هەر لەو بەڕێزانەیە کە یارمەتی خەڵکات بە نسیحەتکردن بە زیکری خوا بەو کارە باشانە بۆی کە خەڵک لە ڕووی دەرونیەوە ئارام بێتەوە. جا یەکێک لەو نەخۆشخانەی کە یان ئەو چارەخوازانی کە لە نەخۆشخانی سۆزی دەرونی لە دوانێکی ئامادەیە ئێمە وەکو ئەمانەت دەموچاویمان شاردووەتەوە و دەنگیشیمان گۆڕیوە. برادران باگوێیەک لە لێدوانی ئەو چارەخوازە بگرین بۆی کە زانین ئیسپادی کردویان لە نەخۆشخانی سۆزی دەرونی و ئەگەڕێنەوە لەگەڵ جەنابی دکتۆر هێمنا بەردەوام بین. خۆشەکان نەک پێویستیان بە چاپێککەوتنە چاپێککەوتن دەرونی مرۆڤ ئاسوودە دەکاتن، بەڵام لە هەمان کاتیشە پێویستە کێشەکانیشی چارەسەرکرێ نەک فەرامۆش بکرێ. وڵای نەخۆشخانەیەکی زۆر خۆشە، بەڕاستی نەخۆشخانەیەکی زۆر خۆشە، بەڵام دکتۆرەکانیشیان زۆر باشن، توێژەرەکان زۆر باشن، هیچ گلەیەکم لە هیچ نە لە دکتۆرەکان هەیە نە لە توێژەرەکان. ئەوەتی کە لێرەیت هەستەکەیت باری دەرونی بەرەو ئارامتر ڕۆشتووە، هەستەکەی باشتری؟ بێگومان لە بە پێی کاتن بێگومان ئاستم بەهەستدەی کردووە، کات دەرمانی هەموو دەردێکە. وڵای هاوڕێتیم لەگەر زۆرێک لە کچەکان پەیدا کردووە، بەڵام زۆرێک کات بە کتێب بەڕێ دەکەم، زۆر جار بە وێنە کێشان یان خوێندنەوەی کتێب قورئانی پیرۆز. وڵای دکتۆر زانە زۆر زیاتر گرنگی بە من دەدا. بە ئەوە نەڵێم، بە حکمی ئەوەی نەڵێم کە ئێستا لێرە دانیشتووە، وە دەزانم کە لێرە دانیشتووە زۆر گرنگی بە زیرەکیەکەی منی دەدا. بزانێ من چاچەند زیرەکەم، چاچەند گرنگی بەو تشتانە ئەدەم. ئەوەی کە بینیتان لە دوانی خوشکێک بووکە لە نەخۆشخانەی سۆزی دەرونی چارەسەر وەرگرێت و سوودی لە یاءالله سوور و دیسان پەنتاگۆن 3 سەربازی ئەمریکا خوا ڕەحمیان پێ بکا و ئێستای لە هەموو کاتێک خۆشتر بێ. یەکێک لەو خوشکانی کە لە نەخۆشخانەی سۆزی دەرونی چارەسەری وەرگرتووە، سوپاس بۆ خوا و سوپاس بۆ پزیشکان و کارمەندانیش کە سوودیان لە چارەسەرەکە وەرگرتووە. دکتۆر ئەم جۆرە حاڵەتانە کێنەیە من حتا جۆم لێ بوو لە دوانەکانەوتی قورئانی پیرۆزیش ئەخوێن، یعنی ئەوە خۆتانەکو بەشێک لە چارەسەر قورئان بەکارهێنن. خەستەخانەکە وەگوتم بە چارەسەر و ڕاهێنانەوەیە. لە چارەسەرەکانە ئێمە چارەسەری دەرمان و چارەسەری ڕێنمایی دەرونی کوێشەوی جەلسات ئەکەین، بەڵام لە بەشە ڕاهێنانەوەکە ئێمەمانە ئەم کەسە چێتەوە ناو کۆمەڵگە و کەسێکی چالاک بێ و ئەو کەسانەی کە مەسەن لە دەرەوە چۆن لەنەوە کۆمەڵگا کەسێکی چالاکن و شتانی کەیکەن هەمان ئەو شتانەشیان هەبێت. بۆیە لایانی مەسەلەن قورئانە، لایانی مۆسیقایە، لایانی خوێندنەوەیە، کتێبخانەیانەیە، شوێنی وەرزشکردنیانەیە، یاریگایان هەیە، باخی تایە، کۆمەڵشی تیانی. ئێمە هەدەفەکەمانەوەیە ینی ئەم کەسە بخەینەوە ناو کۆمەڵگا. بۆیە لەگەڵ چارەسەری دەرمان و ڕاهێنانەوەی دەرونیەکە چیەکەین؟ ئەو شتانەی تر کە بەشێکن لە سروشتی ژیان و بەشێکن لەوەی کە ئینسان لە ڕۆژانە پیادەیەکە هەموون ئەو شتانیان بووەکەین. بەڵێ دکتۆر هەڵبەتە سەر ئینسرتەکانی شە دەرەکەوێت دەسەوەرسە شاشەکە دیارە کاری دەستیشتان هەیە، بینیم لەوێ بە شێوێنە کێشانتان هەیە، سەمە خەریکن بە مروش دروستەکەن، لەوێ بینیم کە شتی تریان دروستە کرد. ئەمە لە وەک لە ئەفسامەت ئەوە خانمێکە خەریکیشە دروستکردنە، وەک بەشێک لە چارەسەر بدونیەکە ئەم چنین و موروانە چ سوودێکی هەیە بۆ چارەخوازەکانی ئەوە؟ هەموو شتێک کە مرۆڤ دڵی پێی خۆش بێ بە ئەندازەی خۆی کاریگەری باشەیە لەسەر مەزاج و لەسەر دەروونساغی ئینسان. بەڵێ شەرت نییە هەمویان حەزیان لە ئیشی متومور و ئیشی دەست و ئەوانە بێ. ئێمە پێشنیارە خینە بەردەمیانەنی ئێمە وەک گوتمان کۆمەڵێک شتی ڕاهێنانە و کۆمەڵە چالاکیمان هەیە. بۆ نەهەیە زیاتر حەزی لە جیمە قای وەرشمان هەیە سەرتەکان ئەگەرتابی ئەوشمان هەیە وەکو لەوەی کە ئیشی دەستە. بۆیە کەسەکە کە ئەم شتاکە کە خۆی یەکێکە لە هیوایەتەکانی خۆی کاتێک کە پێوی خەریکە دڵی پێخۆشە
ئەمە خۆی بۆ خۆی بە بەشێک لە چارەسەرکردن لە بەشێک لە لێرەمان ڕاوگرم دکتۆر بینەرانی بەڕێز ئەمە ئەو تخوا تۆز بگەڕێنەوە برادران یەک تۆزە و ئارێژگاکەیە هەر 5 سانێ 10 سانێ بگەڕێنەوە دواوە زۆر حەزەکەم بینەران ئەوە ببینن دوای ئەمەیە بەشی خواردنەکە کە خواردنەکان بۆ دانێن بەڕاستی ئەمە ئەو ڕۆژە کە لەوێ بووینەمە سینەماکەیانە کە لەوێ زانام سەری فیلمیشەکەن جەنابی دکتۆر بۆی کە بتوان زیاتر یارمەتیان بن ئەمە هەڕاڕەوی گشتی و ئەو وێنانە هەموو وێنەی چارەخوازەکانە کێشان ئەمەمانەوێت برادران ئەمە ئەو کاتی کە ئێمە لەوێ بووین ژەمی نیوەڕوانە هێنا ژەمێکی زۆر ڕێکوپێک ژەمێکی زۆر جوان بەڕاستی کە تۆ ئەشی لە خواردنگەێنانە خۆیت هەر ئەمەت بۆ داانێت ئەم خواردنان لە شووە بۆیە جەنابی دکتۆر وەکو خواردنەکە لایەن کۆمپانیایەکەوە کە باڵندەکەی باڵندەرێکە کە لایەن وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی و ئامادەکرا خۆشبەختانە ئێمە هەندێک گۆڕانکاریمان کردووە لەو جۆرە خواردنە چۆن مەسەلەن ئەو وەجبە خواردنیەکی بۆ خەستخانەی هیوا جیازێکی لە چاو شوێنەکانی تر خەستەخانەی سۆزیش لەبەرەوەی کە ئێمە ئەو چارەخوازانەی کە هەمانە ڕاستە وەرزشمان هەیە بەڵام هەندێکیان زۆر بەو دەرەجێ ناجوڵن وەزنیان زیاکە و بەشێکیان بەهۆی دەرمانەکانە وەزنیان بەرەوزیابوون ئەڕوە بۆیە کەمێک گۆڕانکاریمان تیا کردووە ئێستا بۆنە لەو وەجبە سەرەکیە جاران بیپسیتیا بوو کۆلە ئەو شتانی تیا بوو خواردنەوە گازەکان ئێستا گەر تێبینمان کرد ینی کردمانە بە ئاو بە ماستاو یا لەو ئینانی خواردنانی کە جاران شیری نوشتە هاو ئێستا کردمانە بە میوە ڕاستش بڕێشەکریتیا بەڵام زۆر باش لە چاو شیرینەکەیە بێگومان هەوڵمانەوە جۆری خواردنەکان دیاریکەین ئەمەیەک دووەمیان هەندێک لە چارە خوازەکان جاری وایە ئەڵە بۆنە من حەزم لە ماسیە هەیە ئەڵە وەڵام دکتۆر حەزم لە یاپراخە هەیە لە من حەزم لە کووبەیە لەوێ یەکێک لە ستافەکانمان ناوی ژیانخانە سەرڕای کارێکی خۆی هەندێک جار خواردنیان بۆ ئامادەکە بۆنە کەسانی خێرخواز کەسانی باش مەسەلەن وەجبێ خواردنە نێرن گۆشتەکڕن برنجەکڕن شتە نێرن ئێمە ئەوانە خۆمان خواردنی تایبەتیان بۆ ئامادەکەین بەپێی حەز و ویستی خۆیان بۆیە مەرجنیە ئیلا هەر بەپێی ئەو شێوازی خواردنە بڕۆین ئەگەر کەسێک با لێرە چکێک دوای حەزەکە بچێن سەرباسی دوژەم سەری کەسێکم بەرنامەی بینی حەزی کرد پۆک و خێرخوازی هاوکاری تام بکە چکە لە ئەڵقی پێش شاباسمان کرد هەنێشانە بن بۆ مۆڵ بۆ گەڕان بۆ سەیران ئەتوان لە ڕێگەی بەشی کارگێڕی نەخۆشخانەکەەوە هاوکاری بگەێنێت پێتان بەڵێ ئێمە چۆن خەسخانەی هیوا لەناو خەڵکە شکۆیەکی گەورەی هەیە و خەڵک هاوکاری ئەگەێنێت ئەوە خەستەخانەی سۆزی دەرونیش تا ڕادێک سپاس بەخوانی لەو لایەنەوە خەڵک ڕەچاوی بارودۆخەکە کە ڕەچاوی خزمەتەکە لە ئەوروپاوە لە ناو کوردستان لە ڕووی مادی لە ڕووی جلوبارێک لە ڕووی خواردن لە ڕووی میوە یارمەتی خەستەخانەکان ئێمە ئەو بودجەی کە هەمانەی خەستەخانە کە تەندروستی بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی بۆمان نێرە ماگانە لە ڕاستیە وەکو پێویست نییە ئەگەر ئێمە بتوانین خزمەتێکی زۆر باش پێشکەشکەین بودجەکە کەمە پشت دەبەستین بەم بودجەی بەم پارەی کە لایەن کەسانی ترەوە من لە ڕاستیە حەزم کرد ینی ناوی هەموو ئەوانە بێنم کە یارمەتی سۆزیان ناوە بەڵام لەبەرەوەی ئەترسم هەنێکیانم بیر بچێ یاخود کاتی بەرنامەکە بگرە ناتوانم باسییان بکەم بەسەر بەگشتی بن دەستخۆشییان لێەکەم هەر لە کە سوکاری مەسن نەخۆشەکانەوە هەر لەوانەی کە بەپرسانەوە هەر لە لەوانەی کە لە کەرتی تەندروستیان هەر لەوانەی کە کۆمپانیانێ و دەست ڕۆشتون ینی زۆر جار یارمەتیکی زۆر باشی خەستەخانەکەیانەوە خوابیان پارێزی خالیان وەرگێ جەنابی دکتۆر بینەوە سەرباسی دووجەم سەری فەرمووت زیاتر لە بەهارانە دەرئەکەوە نیشانەکان کەسەکان زیاد لە پێویست دڵخۆشە بن خۆیان بە گەورە ئازانن هەر حتا لە ناوبڕەکانە باسیوت کرد لە یەکێک لە نەخۆشخانەکانە یەکێک وا خۆی ناسۆنەکە پێغەمبەر بۆ قسەی بۆ خەڵک کردووە و بەڵێ واتفەر بەڵێ و حاڵەتانەمان هەیە بەڵام شەرتی هەمویان هەروایان لێبێت هەمووی بەو شێوازن هین ناکەن مەسەلا هەیە خۆ بە گەورەزانەکەی لە ڕووی زمانەوە لە حەوت زمان قساکە کەسی وامانە وتمانوتێتی ئینگلیزی کۆری نازام چی وتمانم فەرموو بە ئینگلیزی با کەمێ قسە بکەین نەیتوانێت یەک دووشە زیاتر نەیتوانێمە ینی ئەوەی کاڵ ئەڵێ من ئەیتوانم نایتوانە بەڵام خۆی باوەڕی تاواتی هەیە بەوەی کە بەو شێوازەیە بەڵێ ئەمێنێتەوە سەرباسی تەمەنەکە دەخۆشی دووجەمسەری نەخۆشیەکە لە ژنان و پیاوانە وەکو یەک دەرەکەوێت لە ڕووی ژمارەی توشبوونەوە بەڵام لە تەمەنەکانە ئایا بۆ نمونە وەکو نەخۆشی لە بیرچوونەوە وایە کە لە گەورە ساڵانە دەربکەوێت
یاخود وەکو نەخۆشی تر وایە کە لە مناڵانە دەربکەوێتیان لە گەنجیات چ تەمەنێک زیاتر لە تەمەنی کۆتایی هەرزەکاریەوانی سەرەتاکی بەڵام وەکو هەر نەخۆشیێکی تر مەرج نییە بزەبت لەو تەمەنایە ئەگونجە پاش و پێشکەوە جارەوە لە مناڵی شابینیمانە جارەوە لە تەمەنێکی گەورەترە بەڵام زیاتر لە کۆتایی تەمەنی هەرزەکاریە یعنی بەبەستە لە 20 ساڵی 25 ساڵی 16 بەرەو سەرەوە لەو تەمەنە زیاتر دەرەکەوێت باش معلومی جەنابتە کە تەمەنی هەرزەکاری تەمەنێکە خۆی هەڵچوونی زۆرتیانە ئەکرێت چۆن خەڵک ئەم هەڵچوونی هەرزەکاریە بەهۆی گۆڕانی هۆرمۆنەکانەوە جیاب کاتە لەو هەڵچوونی کە پەیوەندیدارە بە نەخۆشی دووجەمسەریەوە هەڵچوونی هەرزەکاری کاتیانی لە ڕۆژێکە چەندین گۆڕانکاری بەسەرە بەڵام ئەم حاڵەتە کە بەم شێوازەیە بە درێژایی چەندین ڕۆژ لە سەریەک بە هەمان شێوەیە خەوی کەمە خۆی بە گەورەزانە تووڕابێ قسە زۆرەکە قسەکانیشی تێکەڵ و پێکەڵە پێڵەن فلایت ئۆف ئایتیەس یعنی لە شامەوە ئیبا بۆ شیراز قسە زۆر تێکەڵ و پێکەڵاوێکە ڕۆژ و دوو ڕۆژ نییە ئەنی ماوەیەکی وەگوتمان لە هەفتە و زیاتر ئەم لەم حاڵەتان منێتەوە هەڵچوونی هەرزەکاری کاتیە مەسەن ساعتێکە 2 ساعت ڕاستە ینی هەندێک هەیە بەهۆی لانی هەرزەکارێکی یا بەهۆی تەبیعەتی خۆیەوە سێرێکی لە ماڵەکە لە ژوورێکی جیا خەوێ مەسەلەن لە ژوورێکار خەریکی پلەیستیشنە کەمترێتە سەر سفرەی ناخواردن کەمتر قساکە بەڵام وەکو تەبیعەتێک وایە و نە ڕۆژە نە دووە و نە ساڵ و نە 2 ساڵە یعنی فترەیەکە بەو شێوازەیە بەزەم پێوەی دیارە ینی بە شێوەی نەوباتە بە شێوەی نۆرەیە مەسەلەن لە ساڵەکە 2 جار 3 جار بەو شێوازە بۆ یعنی کە سوکار هەستی پێکەم خۆمان کە ڕۆژانە تووڕابین ئەتیادیە هەمومان تووڕەبوونمان هەیە وەکو پێش دووجەمسەری نیە هەموو ڕۆژە تووڕەبین وڵین دکتۆرێ وتی کاکەەوە ئەتیادی و بوون ئەو کەسانی کە تووشی خامۆکی و قەلەقی وانە ئەڵە دکتۆر من کەسێکی لاوازم ئەڵم نەخێر چونکە ئەگەر کەسێک کە دەرونی ساغ بێ ئەبێ لە ژیانە قەلەقیش بێ بێتاقەتیش بێ تووڕەش بێ ئەسڵەن کەسێک کە هیچ ئەوانەی نەبێ هەموو شتێکی بەلاو ئاسایی بێ ئەوە خراپترینە کە وەکو لە کەسی بیرکۆڵە کە ئاستی زیرەکی بۆنا لە چاو تەمەنە زۆر کەمترە 15 ساڵەوەکو مناڵێکی 4 ساڵ وایە هیچ شتێکی بەلاوە گرنگنی هەردایان پێکەنێ و لە جەوی خۆیان و لاانە هەر وەکو باکی بە هیچ شتیان نییە ئەویان خراپترە ئەویان کە کەسەکە لاوانە هەر تووشی بێتاقەتی و قەلەقی شتێ نەبێ چونکە گوێ پێنا چونکە بیرکردنەوەی نییە بۆ شتەکان تا ڕادێ و شتە ئاسانە بەس ئاساییە بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بێ ئەوەیە وتم یەکێک لە جاکەرەوەکان ئەوەیە کە نەخۆشی دەرونی پەکەوتەی دروستەکە مۆزەفێکە لە دایرێکە سیرکی بەردەوام درەنگەکەوێت تاقەتی نێجابی مراجعەکان باتەوە زۆر تووڕابێ تەرکیزی کەمەها خۆهروان نییە بەردەوام مەسەل لە سەرێکی چەند ڕۆژێکەوە هەفتێ 2 هەفتەوە یان نایەتەوە بۆ دەوام یا بۆن منە مەسەلەن ئەوان نیشانەی پرسیار ئەوەیان ینی معنای وایە کە ئەمە حاڵەتەکەی ئاسایی نییە بەڵێ جا دەستخۆش بۆ ڕوونکردنەوەکان بۆی بیرم نەچێتەوە بەشی تاقیگەشت لە نەخۆشخانی سۆزی دەرونی هەیە بەشی پەرەپێدانی تەندروستیشەوە لە داهاتوە لە خزمەت ئەوانی شعبین بەڵام ئێستا لە دوانێکی کورتی کاک فاروقمانێ لە بەشی تاقیگە بۆی کە بزانین چی ئەەکەن و بۆچی پشکنی بۆ چارەخوازاناکەن و ئەگەڕنەوە چەند خولێکی کۆتایی بەردامەکە لە خزمەتتان نابین وەکو تاقیگەی نەخۆشخانەکەمان ئێمە لێرە ئەو نەخۆشان کە بیدایەت یان داقڵ دەکرێن 2 فەحە زۆر زەرورە ینی زۆر پێویستە کە بیکردنیشیان بۆ حەملە پرگناس تێستە کە بزانین ئەو نەخۆشیە ئەگەر بێت و ئەو پرگناس تێستەی پۆزەتیڤ ینی هەی بێت ناتوانین لێرە وەریگرین چونکە خۆتان دەزانن بە بێژە ڕعاەتی دکتۆر و هەندێک شتی تایبەتی بێ هەبێت لێرە ئەو شتە مەجالە زۆر نییە بتوانین تۆ بە نەخۆشێک و بەچیتەوە نەکارمە دوانێ بەڕاستی دانیشتنەوە بێت لەبەر ئەو نوعانە ئەبێ یەکسەر تەسلیمی ماڵیانکەین ئەو کەسێک کەینە بڵێن کاکە دوای حەملەکە ئەگەر ئەوە بوو وەزعی تەندروستی باشتر بووە هیچ جێگە باشتر نەبوو ئەتوانین بینەوە لێرە داخڵ یەکەین دووەم شت ڤایرەڵەکانە نەخۆشەکان ئێمە لێرە بە عام هەندێک کات هەندێکیان تەندروستیان باش نییە بینیت لەوانە بیکەن بە شەڕ یەکتری ئەو کوژنیانی بڵێ پەلامار یەکتریان خوێن لە دەست یەکتریێنین ئەویش حاڵەتێکی خەتەرناکە خۆتەزانی ڤایرۆسەکان بە لە ڕێگەی خوێنەوە گوێزرێتەوە بۆی کە نەخۆشیەکە سەلامەت بێت لە دەستی ئەو نەخۆشی ئەگەر هەبوو بڵێن پۆزەتیڤ بێ بۆی ئەم فەحسە کە ڤایرەڵە ئەەکەین بۆ ئەوەیە کە بۆ سەلامەتی نەخۆشەکانی کەمانە ئەم دوو بیدایەت کە داخڵ دەکرێن ئەم دوو فەحسە زۆر گرنگە ئەگەر هەبوو ئەم دوو فەحسەی سەلامەت بیچی نەبوو داخڵیەکەین تا ماوەی بڵێن هەفتەیەک بۆی کە تۆزە جێوی خستخانەکە وەک چونکە بیدایەت کەن زۆر بێتاقەتە بن ینی دانانیشن و حەزیان لێ لەگەڵ ماڵک بچنەوە ینی جۆوەکیان بلاوە غەریبە ئەنجا هەندێک فەحسیکە هەیە دوای ئەمە ئیکەین ئێمە بە ئیسراحەت
ئەو عیلاجانی کە لێرە وەریەگرن مەسەلەن ئێمە فحسی شیمیامان هەیە ئەم فحسانە عام تقریبان هەمووی ئەگرێتەوە فحسی چەوریەکانە جگەریەتی بەتابەتەمانە کێشەی جگەران هێندە عیلاجەکان کە ئیخۆن تەسیل لە فحسێکیانەکە ئەلکلایم فۆسفێت بەرز دەکات و GPT جوئۆتی چەوریەکان بەتابەتی چەوریەکان دەکات چونکە ئەمان بەردەوام ئەو عیلاجانە کە ئەنێنی بۆ خاوبوونەوەیانە ئەخۆن و ئەخەون و تااقەتی جوڵیانی احتیمال بەرزبوونەوەی چەوری شانی بۆ ئەو فحسی چەوریش بەعام هەر چوار فحسەکان بۆکەین کالیسیۆمە لێرە بەعامی تر فحسە کیمیاکان و باسەکەر هەموویەتی هەل لە ئەلیکترۆلایتەکانە کە ئەویش زەرورە لە هیماتۆلۆجیەکان شافحسەکانمان نسبەی خوێن و ڕێژەی خوێنان بۆکەین لەگەڵ ڕۆماتیزم و ئەوەی کە لە بەردەستوان نابێ ئەوی ئەیکەین هەروەها فحسی یورینیش بڵێن فحسی میز و فحسی پیسایش هەندێک حاڵە دێ مەسەن لێرە لە خواردنەوە تەندروستیان تێگەچی بۆی سەرمایە شتێک بێت جادا دکتۆر جوان بۆ سەلامەتیان بزانین بەکتریا شتێک لە میزەکان لە پیسایەکانە هەبێت و عیلاجێکی بۆ وەرگین ئەگەر هەبوو بەعام ئێمە وەکو مختبەر ئەم فحسانە ئەەکەین دووبارە هاتینەوە خزمەتتان وابزان بەرنامەکە دوو خوڵێکی ماوە کاک دکتۆر فەرموو لەسەر دوو جەم سەری و لەسەر ئەم نەخۆشیانەتوێت چی ببینێران بڵێ لە خزمەتتایە خۆم و مایک و کامێرە و ستۆدیۆ هەموو شتێک لەبەر کەمی کاتەکە حەزەکەم بە کورتی دوو شت بڵێم یەکەمان سپاسی هەموو لایەنانەکەم کە بە هەر جۆرێک بۆ هاوکاری خەسخانی سۆزیان کردووە کە وایان کردو ئێمە بەرداوامی بێن بەو خزمەتە لاوانێ من نەمتوانێ بێنای هەمویان باسکەم دووەم خاڵیان ئەوەیە کە تکام وایە بۆ کە سوکاری چارەخوازەکان و بۆ هەموو ئەو لایەنانی کە پەیوەندیان لەگەڵ ئێمە هەیە لەو خاڵە تێبگەن کە ئەمە نەخۆشخانەیەکە بۆ چارەسەر و ڕاهێنانەوەیە ئێمە بۆی کە بتوانین کەسی تازە وەرگرین کە دووچاری و نەخۆشانە ئەبن ئەبێ کەسێک کە بارودۆخی باشە بێت و جێگیرە بێتەوە لێمان وەربگرنەوە چونکە ئێمە خۆمان نزیکی 40 بۆ 50 کەس دەتوانین وەرگین ئەگەر هەمووی وەربگرین و ئەمانە بە بەرداوامی بمێنەوە ناتوانین کەسێکە وەرگین بۆیە هەندێک جار لاوانێک کە مەگلەیمان لەو بابەتە لا دروست بێت لایەن دروست بە ڕوونکردنەوەکان ئەوەیە ینی ئێمە کەسێکە وەزعی باشە بێ و بارودۆخی جێگیرە بێت بینێرینەوە تا بتوانین کەسێکی کە وەرگین دکتۆر من فاتح پزیشکی پسپۆری نەخۆشیە دەرونەکان و بەڕێوەبەری نەخۆشخانی سۆزی دەرونی سپاس بۆ کەناڵەکەتان قوربانت ئەمێنێتەوە کە بیرتان بخەمەوە نەخۆشی دەرونی وەک هەر نەخۆشیێکی تری جەستەیی وایە عیب نییە وەکو نەخۆشی شەکرە وایە وەکو بەرزەفشاری خوێن وایە وەکو شێرپەنجە وایە وەکو سەر ئێشە وایە وەکو شەقیقە و میگرین وایە وەکو دان ئێشە وایە هیچ جیاوازیەک نیە لە نێوان دان ئێشە و نەخۆشی دەرونیە چۆن ئەچی بۆ لای دکتۆرێکی دان بۆ چارەسەری دانەکانێ ئاواش بچۆ سەردانی پزیشکی دەرونی بکە بۆ دڵنیابوونەوە لە دەروونە چۆن پێویستەکە 6 مانگ جارە دکتۆری دان ببینی ئاواش پێویستەکە دکتۆری دەرونی ببینیت و ڕاوێژی پێ بکەیت و قسەی لەگەڵ بکەیت لە خەمەکانە لە دڵخۆشیەکانە چۆن ئاساییە بۆ سەر ئێشێک حەبێکی پاراستۆڵ بخۆین ئاواش ئاساییە بۆ حاڵەتیشی دەرونی کە دکتۆر دەستنیشانی بکە حەبێکی هێورکەرەوە بخۆین ئەگەر پێویستمان پێی بێت و لەژێر ڕێنمایی دکتۆرا بێت ئەوەتان لەبیر بێ کە بەخدا هەمومانی خۆشەوێ بەڵام عەقڵی بە هەمومان داوە زانستی بە هەمومان داوە بۆی کە بتوانین لە خزمەتی خۆمانە بەکاری بێنین ئەوەی کە خزمەتی کۆمەلگاکە لە پیاوانی ئاینی و لە شێخە ڕاستیەکان خزمەتی هەمومانەکە ئەوانی ترکە ئەو ناوە بەکارێن بۆ کاری تر خوا ڕەحمیان پێ بکات و ڕێگەی ڕاست پیشانی ئەوان و ئێمەش بات و ئەوەتان لەبیر بێت کە نەخۆشخانەی سۆزی دەرونی و نەخۆشخانەی شەی سەڵاحی دەرونی هەمووی بۆ خزمەتی براو خوشکانی ئێمە و خۆیار بێ لە هەفتەکانی داهاتوە لە خزمەتەوانی شابین هەفتەی داهاتوو ئەکەوینە ڕۆژی هۆشیاری بۆ شێرپەنجە خۆیار بێ پرۆفیسۆر دکتۆر ئارام بارام میوانمانە بێت چونکە هەفتەی پێشوو یەکەمین لوتکەی شێرپەنجەی سیەکانیان هەبوو لە شاری سلێمانی هەفتەی داهاتوو لەگەڵ ئەوە لە خزمەتتان ئاوم تاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرموون بەخواتان ئەسپێرم شەو و شەوگارتان شاد و خواتان لەگەڵ